سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان بەڕێز دادوەر ئەحمەد ئەنوەر قسە دەکەم لێرە لەگەڵما زۆر بەخێر بین. زۆر سپاس خاکم. ئەوەی کە بۆ ڕوبڕووبوونەوەی گەندەڵی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی جگە لە چوارچێوەی پرۆژە استراتیژی و نیشتیمانیەکان چی دیکە کراوە بۆ ئەم بابەتە؟ زۆر سپاس وەکو باس کرد دیارە خاڵەگرنگکە ئەقرارکردنی استراتیجیە بوو کە لە مانجی 2021 پاژەوەی ماوەی زۆر ئیشی لەسەر کرا لەگەڵ بەنێوان دەستەی دەستپاچی و لیژانی تایبەت بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و داهەموو دەستگاکانی تر و طبعاً ڕەژنووسەکە حاضر بوو بوو لە مانجینەوە ئەقرار کرا و ڕەژنووسە نەخشە ڕێگایەکی گشتگیرە بۆ 5 ساڵ خۆ دەزانێت 5 ساڵە نزیکەی 4 ساڵی تێپەڕیوە 3 ساڵ و نیم دەتوانم بڵێم تێپەڕیوە ئەم ساڵ لە مانجی چەمانجێک پێستا راپۆرتی یەکەم بڵاو کرایەوە جەنابی سەرۆک وەزیرانیش لەوێ بوو بە وتارێکی داوە بە حزوری نوێنەرانی وڵاتانی بڵێن ئەوەی کە نوێنەراتیان هەیە لە هەرێمی کوردستان سەفیری اتحادی ئەوروپی کە بایەخەوە باسی کرد چکۆ لە ئاستی عێراقەوە یەکەم استراتیجیە کە راپۆرتی جێبەجێکردن لەسەر بڵاو بکرێتەوە پێشتر استراتیجی هەبووە لە عێراقا بەڵام ئەو استراتیجیانە بەڕاستی نەچونتە بواری جێبەجێکردن تابەن هەموو ئەو کار و چاڵاکیانی حکوومەت دەیکا بۆ ئەلکترۆنی کردنی ئیش و کارەکان ئەوەی لە پاسپۆرت کراوە ئەوەی لە ئیقامە کراوە ئەوەی ئێستا لە زەری بە خەریکن ئەوەی لە پرۆژەی سەرفیاتی بە ئەلکترۆنیکی سەرفیاتی حکوومەتە KMF بزانام شتێکی وای پێدەوترێ هەمووی دەچێتە خانەی کەمکردنەوەی ڕۆتین ژواتە لە بینبردننی ئەو ئەرزیەتەی کە گەندەڵی دروست دەکات تابان هەنگاوی تریش بەڕێوەیە ئەوە پلانێکی تەمۆ حەوت بکەتان 25 بەڕای من ئەگەر 25 نەبێ 27 بێ ڕەنگە ئەرکەکە بکەوێتە سەرشانی کابینەی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بناغی پتە و دانرا بۆ ئەو بابەتانە چەند ئێمە بتوانین بە ئەلکترۆنیکردن بەرەو پێش ببین تەماس لە نێوان هاوڵاتی فەرمانبەر کەم بێتەوە و کات و بەڕاستی ڕۆتین کە کەم دەبێتەوە ئەوە لە هەموو جیاندا دەبێتە هۆی کەمکردنەوەی گەندەڵی کەواتە ئیشەکان فرەلایەن و هەمە جۆرن ڕاستە خۆی لە استراتیزیەکە بنەمە ئەساسیەکانە بەڵام زۆر ئیشی تر کراوە زۆر ئیشی تریش لە بەرنامەدایە کە لە داهاتۆشی نزیکە پرۆسەی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە کاریگەر بووە لە بەرەو پێشچوونەکان بۆ ڕوبڕووبوونەوەی گەندەڵی ئێوەکو دەستەی دەستپاکی چۆن توانیتانە کەڵک لەو بابەتە وەربگرن؟ خۆی چاکسازی بەڵێن چەترە گشتیەکەیە کە یەکێک لە کۆڵەگەکانی دژایەتی گەندەڵیە بەڵام چاکسازیش تەنها لەبەر ئەوە نییە ڕەنگە تۆ گەندەڵیشت دەبێت دائما پێویستە بە پەرەپێدانی سیستەمەکەی خۆتەیە باشکردنی سیستەمەکەیە لە وڵاتانی پێشکەوت و جیانش بە بەردەوام خۆت دەبینی کە وڵاتان هەنگاوی پێش دەرێن ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ هۆکارەکانی خزمەتگوزاریە تەکنەلۆجیای هەموو شتێک لە پێشکەوتندایە پێداویستەکانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسدادێ بۆیە چەترە گشتیەکە چاکسازیەکەیە یەکێک لە کێشە گەورەکان کە خۆت دەزانی بەداخەوە لە عێراق وەکارێمی کوردستانیش بەشێکە لە عێراق تا ئێستا گەندەڵی تەحەدایەکی گەورەیە کۆڕۆ نوێنەری و NDP ئێستا بزانام شتێکتان بڵاو کردەوە باسی کرد بەڵام بە سوپاسەوە باسی ئەوەشی کرد کە هەوڵەکان هەوڵی باش و جدین ئەوە لەگەڵ حکوومەت لەگەڵ ئەنجومەنی دادوەری لەگەڵ دەستەی دەستپاچی ئیشی کردووە بەڵام ئەمە ڕێگایەکی دوور و درێژە ڕەنگە ئێستا زۆری نابی کەمە بتوانین بڵێن ئێمە توانیمانە بە تەواوەتی سەرکەوتن بەدەربێنی بەڵام ئیرادەیەکی باش و ویستێکی باش بۆ پرۆسەیە هەیە بە پێشمە بەشی زۆری بە ئەو ئەندێک کە ئینجام درراوە کەم نییە و بە ڕێز و تەقدیرەوە لی دەڕوانین بەڵام ئەو تازە دەکەوێتە ئەرچی پەرلەمان و حکوومەتی داهاتوو کە منەوڕە لە وتارەکەش باسم کرد کە هیوادارم خاڵی چاکسازی ڕیشەیی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە عەلاقە لە خاڵە هەر لە پێشینەکانی ئەولەویاتی هەردوو لایەن بێ لە داهاتوودا. باشە ئەو داوایانەی کە پێشکەش کراوە و ئەوانەی کە لەژێر لێکۆڵینەوەدان و یەکلایی بۆتەوە لە هەرێمی کوردستان چەندن بەراورد بە ساڵانی داهاتووە کەمتر بۆتەوە ڕێژەکە بەرز بۆتەوە چۆنە؟ وڵای ڕێژەکان ئەگەر قاڕێ بکەی بە ساڵی پار تقریبان فەرقێکی کەمەیان چەندانەیە کەم زیاترە دەتوانم بڵێم 2 ساڵە لە معدلێکا بووین خۆی زیاد بوونەکان خاڵێکی باش و ئیجابیە نابێ ئێمە لێەوەی بچکە خۆ زۆر جار ئاستی گەندەڵی هەم زیادرێەوە و ئاستەنیە ئێمە لەو داتانە ڕای دەگەین ڕەنگە زۆر جار زۆر تاوان و دیاردەی گەندەڵی لە پانتایی سنووری جوگرافیای هەرێمی کوردستان بێ جیاوازی هەبێ بەڵام لەبەر ئێمە تەنها لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک بوونمان هەیەواتە لە سلێمانی و لە دهۆک بە ڕێبەراتی لێکۆڵینەوە و بارەگای سەرکی دەستەش لە هەولێرە بۆ نمونەمە لە ئیدارە سەربەخۆکانی وەکو گەرمیان و ڕاپەڕین و سۆران و زاخۆ بەڕاستی لە زاخۆ تەنایەک لێکۆلەرمانە لەوایەتر لێکۆلەرمانەیە سەڕای ئیشەکانیان لەبەرەوە شتێکی ئاساییە بەرەو پێش بچیوە مؤسساتی ڕسمیش زیاتر هاوکار دەبن ئێستا وەزارەتەکان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران خۆیان ئێستا بە ناوە هەر بابەتێک کە لێکۆڵەوەی ئیداریان تێدا کرد بێ و
پێیان باش بنێردرێ بۆ دەستی دەستپاشی دەنێردرێکەوەتە بوونی کێسی زیاتر کە نیشانەی ئەوەیە کە ئیشی زیاتر کراوە ئیشەکە دەستە جەمعیە بە تەنها بە دەستی دەستپاچی ناکرێت دەبێ هەموو مؤسساتی ڕسمی لە کوردستان هاوکار بن کە با ساڵ بە ساڵ ئەو هاوکاریە بەرەو باشتر بچوو. زۆر باشە لێ کۆڵینەوە لە گەندەڵی لە هەرێمی کوردستان لە چاستێکدایە تا چەندە دەستان کراوەیە بۆ ئەم بابەتە هاوکات چی پێویستە بۆی کە بتوانێت بە باشترین شێوە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان جێگیر بکرێت و نەمێنێت. لێ کۆڵنەوەکان چەند قۆناغێکی ئێمە تا ئێستا هیچ ئاستەنگێکی ڕسمی گزدیمان نەبووە لەسەر بۆ نمونە هەر سکاڵایەک لەسەر کەسێک لەسەر لایەنێک لەسەر فەرمانگەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە مؤسساتی تریش خارجی حکوومەتیش خۆ دەزانێت هەرێمی کوردستان هەموو دامەزراوەکان دەگرێتەوە بەدوا داچوونی بۆ دەکرێت هاوکاری دەکرێن بەڵگەنامەکان وەردەگرین و بەتەکیید ئەگەر بەڵگەکان بەشی ئەوە هەبوو دەچێتە بەردەم دادوەری لێکۆڵنەوەی دەستپاچی کە لەمە لەو سێ پارێزگایە دادوەری تەرخانکراوەمان هەیە هەرچەندە ئەوەی هەولێر و دۆهۆکە تا ئێستا متەفەرڕغنین بەڵام لە سلێمانی متەفەرڕغن بەڵام بەشی ئەوە کاتیان هەیە کە ئیشەکان بکەن خۆیان دوای لە کۆڵنەوەی تاو ئەگەر قەنەعەتیان وا بۆ ئەو بابەتە بەڵگەی پێویستی پێ دەچێتە قۆناغی دادگایەکردن ئەگەر بەڵگەکانش وەکو پێویست نەبوو چکۆن بەڕاستی بەدەست ژمارەیەکی زۆر سکاڵای ناڕاست و کەیدیش دەناڵێن کەمە بەس لێدان تاعن و تەشیر و شکاندنی یەکتریە بەڵام بەداخەوە یاساکە ئێمە ناچار کردووە کە ئەبێ هەموو سکاڵایە گۆر بگرین لەبەرەوە ئەوانەش بەشێک لە کاتی ئێمە و کادرەکان ئێمە دەبات بەڵام بەتەکیید ئێمە ناتوانین پێی یاسا هیچ داوایەک ڕەت بکەینەوە. بەڕێز دادوەر زۆر ئەبینین لە عراق تۆسێ گەورەی گەنجەڵی وەکو دزی سەدە لە قۆناغی جیاواز و بە قەبارەی گەورە و جیاواز کە لاسی نێودوڵەتی داڕنگدانەوەی دەبێت دەکرێت ئەگەر بەراورد بکەین لە نێوان پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و گەندەڵی کە لە عراق هەیە چۆنی هەڵدەسەنگێنن. عێراق لەبەرەوەی هەم پارێکی زۆری تێدایە کە تۆ قسە لەسەر بودجەی عێراق دەکەی لەو ساڵانەی کە هەرێمی کوردستان 17 وەردەگرت کە بە فعلی 14 بوو یعنی ساڵی وا بە عێراق نزیکەی 200 میلیارد دلار بودجە هەیە بە لەو 200 میلیارە نزیکەی 170 میلیارد دلار لە بەغدا و پارێزگاکان سەرف دەکراوە ئێستاش خۆ دەزانی بەشی زۆری بودجەکە لەوەیە و مەسەلەی گەندەڵی لە ئاستی عێراق بە شێوەیەکی بەرفراوان بڵاوە ئەوان 10 ساڵ 11 ساڵی زووتر پێشی ئێمە دەستیان بە ئیش کردووە بەڵام تا ئێستا خۆتی ناوە ئەوەی گەورە دەبین کێسی گەورە دەبینی بە تاکید لە هەرێمی کوردستان وەزعەکە باشترە بەردەوامیش دەڵێن باشترە بەڵام باشترە نابێ ئێمە پشتی لێ بکەینەوە بڵێن بە تاکید ئەگەر هەر نسبەت گەندەڵی لە هەرێمی کوردستان هەبێت ئەکید ئەوە مەترسیە لەسەر بە کورتی لەسەر کەرتی گشتی بەڵام ئەوەی عێراق خۆ دەزانین لە راپۆرتەکانی ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتی لە خودی پەرلەمانتاران ئەنجومەی نوێنەران لە سیاسیەکان ئەوانە ئێستا ئەوەی کۆن کە تو یادوەرەکەیان دەخوێنیەوە بەداخەوە بە شێوەیەکی یەکجار مەترسیدار بڵاو بۆتەوە کە پێشمایە ئەو گەندەڵی هۆکارێکی ینی هۆکاری بەشێکی زۆر لە کێشەکانی ئێستا عێراق. بەڵێ بەڕێز دادوەر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەسپاکی هەرێمی کوردستان زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوە.